جاران تەنیا دوژمنان دەیانویست بتکوژن، ئێستا هەم یاران و نەیاران. جاران تەنیا دوو پشک و مارەکان دەیانویست بێتەوە بن، ئێستا هەم گوڵ و هەم خونچە چه خۆشحاڵن لەم شارە دەرەتکەن، بەبێ خۆت و بەبێ بار و بەبێ بەرگ. ماوەیە کە جگە لە گەماروی پادشاکان عاشقەکانیش دەیانەوێت گەمارۆت بن، هێندە جوان بوویت، کامڵ بوویت بۆ تیرێکی کتوپەڕ، وەک میوە گەیوی بۆ مەلک. جاران تەنیا گول لە زامداری دەکردیت، ئێستا هەم تیر و هەم بەرد و هەم نەشتەر. جاران تەنیا شیعرەکانیان دەسووتانیت، ئێستا هەم دەست و هەم ڕۆحت و هەم سەر. ماوەیەکە جگە لە پەلاماری هەور بەهاریش پەلامارت دەدات. ماوەیەکە بۆم دەستە سپیانە بۆ ئەم دڵە پاکەکانی دوێنێش هاتوویتە تەبەر، هێندە جوان بوویت، کامڵ بوویت بۆ کۆچێکی دوور و پێگەیویت بۆ سەفەر. جاران تەنیا لە هەندێک کوچە دەریان دەکردیت، ئێستا بوویت بە تەیرێکی نەخۆش، بەبێ شوێن، بەبێ لانە، بەبێ باڵ، هێندە جوان بوویت، باشیت بۆ تڤی ئەمڕۆ، کامڵ بوویت بۆ نەفرەتی ئەمساڵ. جاران تەنیا پادشاکان و میرەکان و خواجەکان دەیانویست بتکوژن، ئێستا زاناکان و داناکان و شاعیران. عەزیزم خەم مەخۆ، هێندە جوان بوویت، کامڵ بوویت بۆ ژەهری یار و کامڵ بوویت بۆ خەنجەری دۆستان.